لەسەر سکاڵای عەرەبێکی ئاوردە دادگای دبست بڕیاری سزادانی 4 مانگی بۆ 2 جوتیاری کورد دەرکرد و بەهۆی تەمەنیان جێبەجێ ناکرێت، بەڵێن نامەشیان پێپڕ کراوەتەوە بۆ ماوەی 3 ساڵ نابێت گرفت بۆ ئەو هاوڵاتیە عەرەبە لەسەر ئەو پارچە زەویە دروست بکەن کە سکاڵاکەی لەسەر تۆمار کراوە. یەکێ لەو جوتیارانەی سزا دراوە قسەی بۆ میدیاکان کرد و دەڵێت هیچ پارچە زەویەکمان نییە تا سزامان بدەن لەسەری و ئەوەی کراوە ستەمە لە ئێمە دەکرێت. من پەیامم ئەوەیە داوا لە سەرکرداتی دەکەم. ئێستا ئەوە ئەگەر هیچیان پێ ناکرێت ئێستا کابرا چ من عەرزم نییە کە عەرزم نییە بەبێ تاوان هاتینە لە ناو گوندی پرسیاری ناوی منیان کردیا ناوی باو و باپیرم ئەستەن هەر تێدا نیما من کابرایشم مەردارم عەرزم نییە فەلاعەتی لێ بکەم بەبێ گوناه هەستا من ئەوە کرایمە. بەڵێ حکومەکە چی بوو؟ حکومەکە 4 مانگ حکمی غیاب 3 ساڵیش نابی هیچ مشکلات بوو کابراش ئەگەر 4 ساڵ عەرزەکان مەنعی نەکەی. پارێزەری کەیسی ئەو جوتیارانە ئاماژە بەو مادەیە دەکات کە ئەو 2 جوتیارە کوردەی لەسەر سزا دراوە و دەڵێت تا مانگێک دەتوانن سزاکە تەمیز بکەنەوە. نوێنەری جوتیارانی کوردیش دەڵێت دەرکردنی 4 مانگ زیندانی بۆ ئەو جوتیارانە پێشینەیەکی خراپ و مەترسیدار دەبێت لە سنوورەکە. دیارەستا کە ئەم دادگای بەڕێز کە ئەم قەراری دەرکردووە بەڵێ ئێمە ماوەی 30 ڕۆژمان لە بەردەستە وەکو حەقێکی یاسایی خۆمان کە دەتوانین قەرارەکە تەمیز بکەینەوە. پێشتریش دادگای هەیئەی تەمیزی باوڵین کەرکووک کە ڕەنگە بە قەنەعەتی خۆی هەنێ بەڵگە هەبوو بێ نەگەیشتەوێتە دەستی دیارە ئەمجارێ ئەمەش قەنەعەتمان پێی نییە تەمیزی دەکەینەوە. ئیتر داواکەین ئینشەڵڵا دادگا یارمەتی دەرمان بێ یاخود سەی بەڵگەکان بکات کە ئەم برادەری کەوا لێرە شکاتی کردووە عەرەبە ئەویش هەر برامانە چونکە ئەویش هەر خەڵکی مەنتیقەیە کەسێکی نەناز نییە بەڵام یعنی ئەوەنە هاتووە چووە بۆتە هاوڕێمان بەس لە ئەسڵی خۆیان نفوسی شارێکی ترە. داوا دەکەم لە قیادەی کورد بە تایبەتی لە وەزیری داد خۆی بێتە سەخت و ئەم بزانین ئەو مۆژوع تەصدیق تەمیزە چۆن چارەسەر دەکەین لە بۆی ئەوە زوڵمە. من بە زوڵمی دەزانم وەکو خۆم نازانم ئیتر ئەوە دادوەرە خۆی بڕیارەدا من نازانم بەس من وەکو خۆم بە زوڵمی دەزانم بە ناحەقی دەزانم و بەڵگەکانیشمان پێیە کە ئەو 2 شەخسەی ئێمە هیچ زەویان لا نییە. زراعش شتوکاڵش کتابی کردو ئەمانە هیچ علاقەیان بەم زەویەوە نییە بەڵام ئیتر بڕیاری لەسەدراوە تەمیز بڕیاری لەسەداوە فداوا دەکەین ئەم کێشەیە چارەسەر بکەن سابقەیەکی زۆر خەتەری دەبێت بۆ ئێمە بۆ منتقەکە. لە سەرگرفتی زەوی کشتتوکاڵی سنووری قەزای دەبست دەیان دۆسێ لەسەر جوتیارانی کوردی سنوورەکە کراوەتەوە لە ماوەی ڕابردووشدا بەهۆی ناکۆکی لەگەڵ عەرەبی هاوردا سوپای عێراق دەستێوەردانی کردووە. ئەمە جگە لە کەم تەرخەمی دەسەڵاتدارانی کوردستان کە تا ئێستا نەیانتوانیوە چارەسەری گرفتی جوتیارانی کورد لە سنوورەکە بکەن. چیانوری کەناڵی پەیام قەزای دەبست.